بناء على ما قرره مجلس النواب طبقا لا سەروبەندی بڕیاری پەرلەمانی عێراق بۆ مەرزدارکردنی ناردنی 320 ملیارەکەی هەرێم و بودجە بەڕادەستکردنی نەوت و داهاتی ناوخۆ بڕیارە سبەینێ سێ سەرۆکایەتەکەی هەرێم لەگەڵ نوێنەرە کوردەکانی پەرلەمانی عێراق کۆ ببنەوە. لەبارەی ئەو پرسەوە مەسرور بەرزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕاگەندراوێکی بڵاو کردوتەوە دەڵێت پێویستە ئەو پێشهاتە مەترسیدارە بە زووترین کات ڕادەست بکرێت. دەژڵێت هێشتا دەرفەت ماوە بۆ ڕادەستکردنەوەی ئەو ستەمەی ئەنجام درراوە. مەسرور بەرزانی بڕواشی وایە کە پشکی کوردستان لە بودجەی حکوومەتی فیدراڵی پاداش نییە بەڵکو مافێکی خۆمانە. لەو بارەیەوە ڕێواز فایاغ سەرۆکی پەرلەمانی کوردستانیش ڕایگەیاند پرسی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە یاسای کورتێنانی بودجەی عێراق پێویستی بە هەڵسەنگاندنە و دەبێت ئەو بابەتە بە هەند وەربگیرێت. ڕێواز فایاغ ئاماژەی بەوە کرد کە بڕیارەکەی پەرلەمانی عێراق بووە بە یاسا و پێویستە سێ سەرۆکایەتەکەی هەرێم وەک ئەمری واقع مامەڵی لەگەڵدا بکات. سەبارەت بە هەڵوێستی نوێنەرانی کوردیش لە پەرلەمانی عێراق ژمارەیەک پەرلەمانتار ڕاگەیەندراوێکیان بڵاو کردوێتەوە کە واژووی زیاد لە 15 پەرلەمانتاری لەسەرە و ڕەتی دەکەنەوە بەشداری لەو کۆبوونەوەیەدا بکەن. لە ڕاگەیەندراوی ئەو پەرلەمانتارانەدا هاتووە ڕای گشتی ئاگادار دەکەینەوە کە گرێدانی کۆبوونەوەی سەرۆکایەتەکانی هەرێم و نوێنەرانی کورد بە پێویست نازانین چۆن هۆکاریشیان بۆ ئامادە نەبوون لەو دانیشتنەدا خستووەتە ڕوو کە یەکێک لەو هۆکارانە حکوومەتی عێراق و هەرێم بەرپرسیاری یەکەمی ئەم دۆخە هەڵدەگرن. پرسی موچە و نەوت ڕوونە پێویستی بە کۆبوونەوەی نمایشکارانە نییە. هێشتا دەرفەت ماوە و حکوومەتی هەرێم دەتوانێت وەفد بنێرێتە بەغدا و هەرچی زووە ڕێکەوتنێکی نوێ و گشتگیر و شەفاف و کۆنکرێتی لەگەڵ بەغدا واژۆ بکەن لەسەر بنەمای دەستور نەک عیلاقاتی شەخسی و حیزبی و سەفەقاتی ژێربەژێر. لە خاڵێکی دیکەدا دەڵێن دەسەڵاتدارانی هەرێم ئەم کۆبوونەوانەیان زیاتر وەک نمایشێکی سیاسی دەوێت تا لەو ڕێەوە شەرعیەت بدەن بە سیاسەتە شکست خواردوەکانیان. ئێمەش ئامادەنین بەشێک بین لەو سیاسەتە. باسیش لەوە دەکەن کە خەڵکی کوردستان چاوەڕێی هیچ لەم جۆرە کۆبوونەوانە ناکەن و باشترە حکوومەتی هەرێم سەرقاڵی دابینکردنی موچەی فەرمانبەران بێت. لە کۆتایی خەڵدا ئەو پەرلەمانتارانە ئاماژەیان کردووە کە تا ئەم ساتە هیچ چاکسازێکی ڕاستەقینە نییە و قاچاقچێتی و دزینی سامان و داهاتەکان بەردەوامە و سەرباری ئەوەش دەیان چالاکوان و ڕۆژنامەنووس لە زیندانەکانی هەولێر و دووەکو ناوچەکانی تردان با بیانووی نایاسایی و دەستگا ئەمنیەکانیش سەرقاڵی دروستکردنی تۆمەتی بێبنەمان بۆیان دەیان هۆکاری تریش هەن کەوامان لێ دەکات بەشداری ئەم جۆرە کۆبوونەوە بێبەرهەمانە نەکەین. ئەم بابەتە لە کاتێکدایە کە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕێکەوتنێکی لەگەڵ ناوەند کردووە بۆ ناردنی بودجە، بەڵام بەغدا هەولێر بەوە تۆمەتبار دەکات کە هیچ جارێک پابەند نەبوو و تەنها پێی وایە کە دەبێت ناوەند پابەند بێت. سەبارەت بەم بابەتەش بەشی زۆری هاوڵاتیانی هەرێم بەغدا بەڕازگۆ دەزانن بەتایبەت لە ڕادەست نەکردنی نەوت و داهاتەکاندا.